بەناوی ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستانەوە بە خێراتنی سەرجەم کەناڵەکانی ڕاگەاندنەکەین لە هەرێمی کوردستان و عێراق و جیهان بەگشتی. ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان تاکە ڕێکخراوە لە هەرێمی کوردستان و عێراق کە ئیش لەسەر پرسی ڕێگەزی نێر و هەوڵ بەدەداچوونەکە بۆ داکۆکیکردنێک یا داواکاریەکانی ڕێگەزی نێر لە هەرێمی کوردستانە. یەکێتی پیاوانی کوردستان ساڵانە لە پاڵ چالاکیەکانی ڕێکخراوەیی و ڕاگەاندنە ئاماری سکاڵا و توندوتیژیەکانی پیاوان تۆمارەکە و بەدەداچوون ئەکات لە حاڵەتی تۆمارکردنیادا. بە پێی لیژنەی تۆمارکردن و بەدەداچوونی سکاڵاکانی ڕێکخراوێکی پیاوانی کوردستان لە 1/1/2021 بۆ 30/12/2021 لەسەر جەم پارێزگاکانی هەرێمی کوردستان زائید پارێزگای کەرکوک 521 جۆری سکاڵا و توندوتیژی لەسەر جەم لەخ و ناوچەکانمان تۆمار کراوە. بەداخەوە 68 حاڵەتی خۆکشتنی پیاوان تۆمار کراوە، زائید 6 حاڵەتی کوشتنی پیاوان لەلایەن ژنان بە هاوکاری کەسانی تر تۆمار کراوە. چۆنیەتی یان پۆلێنکردنی سکاڵاکان و توندوتیژیەکان لە ماوەی ساڵی ڕابردووە واتە لە 1/1/2021 بۆ 30/12/2021 بەم جۆرە بووە. دەرکردنی پیاوی بە تەمەن 31 حاڵەتمان هەبووە، خیانەتی هاوسەری 47 حاڵەتمان هەبووە، توندوتیژی جەستەیی 8 حاڵەتمان هەبووە، تەداخلکردنی کەسوکار لە ژیانی خێزانیدا 199 حاڵەتمان هەبووە، فشاری دەرونی و سێکسی و ئابووری 11 حاڵەتمان هەبووە، دەست بە سەراگرتنی موچە 6 حاڵەتمان هەبووە، دەست بە سەراگرتنی مناڵ پاش جیابوونەوە واتە مشاهدەی مناڵ 219 حاڵەتمان هەبووە. و بە هەمان شێوە بەداخەوە 65 حاڵەتی خۆکشتنی پیاوان لە هەرێمی کوردستان تۆمار کراوە، دابەست بووە بەسەر پارێزگاکانە بەم جۆرە. پارێزگای هەولێر بە دەشتی هەولێر و قەزای سۆرانەوە بەداخەوە 24 حاڵەت لای ئێمە تۆمار کراوە، پارێزگای سلێمانی بە محوەری قەزای بە ناوچەی گەرمێن و ڕاپەڕینەوە 28 حاڵەت تۆمار کراوە، پارێزگای دهۆک 9 حاڵەت تۆمار کراوە، پارێزگای کەرکوک 5 حاڵەت تۆمار کراوە، پارێزگای هەڵەبجەت 2 حاڵەت تۆمار کراوە. بەراورد بە ساڵی ڕابردوو ئامارەکە ڕێژەیەکی کەم دابەزینی پێوەیە بەهۆی بەداخەوە لەبەرەوەی هۆکارەکانی کێشە خەزانەکان بەردەوامە لە ناویا بە تایبەتی قەیرانی دارایی و ئابووری ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر سکاڵا و توندوتیژیەکانی پیاوان چووکم پیا و بە پێی یاسای باریکەسێتی بەرپرسە لە دابینکردنی سەرجەم پێداویستە دارایی و ئابووریەکان. کاتێک کۆمەلگا بە قەیرانی دارایی و ئابووریە ئەڕواوە تێچووی خێزان زیایی کردووە بۆ یەک کاتێک باوک ناتوانێت پێداویستەکانی خێزان وەکو پێویست دابین بکات سەرەکەی بەداخۆ لە ماوە لەلایەن خێزان و هاوسەرەکانیانەوە لەلایەن خێزان و مناڵەکانیانەوە ڕوبەڕووی توندوتیژی ئەبێتەوە. بەراورد دەکەین بە ساڵی ڕابردوو ئێمە لە ساڵی 2020 تا 553 جۆری سکاڵا توندوتیژی هەبووە، 91 حاڵەتی خۆکشتنی پیاوان هەبووە، 8 حاڵەتی پیاوان لەلایەن ژنان بە هاوکاری کەسانی تر هەبووە. ئەوە جێی دڵخۆشکەرە لەم ئامارەی ئەم ساڵی 2020 کە لای ئێمە بەرچاوە ئاماری خۆکشتنی پیاوانەکە لە ساڵی 2020 تا 91 حاڵەتی خۆکشتن تۆمار کراوە، بەڵام لە ساڵی 2021 بۆ بە 68 حاڵەت واتە لە ساڵی 25 ئاماری خۆکشتنی پیاوان کەمی کردووە. ئێستاش ئاماری هەر ساڵی ڕابردوومان هەیە کە لە ساڵی 2014 بۆ 2021 پۆلێنمان کردەوە بۆ بەرچاوی ڕاگەاندنەکان لەلایەن بەڕێز مامۆستا عەبدوڕەحمانەوە خوێندرێتەوە باو فەرمێت. سپاس بەخێر بێن. ئاماری توندوتیژی 6 ساڵی ڕابردوو لە 2014 تا 2021 دەچی پیاوان بە پێی لیژنەی بەدواداچوون و تۆمارکردنی کەیسەکان لە ڕێکخراوی یەکێتی پیاوان لە بەرواری 1/1/2014 بۆ 21/12/2021 بە پێی لیژنەی تۆمارکردنی کەیسەکان سکاڵای توندوتیژی 4318 و خۆکشتنی پیاوان لە کوردستان 626 حاڵەت ئاماری کوشتنی پیاوان لەلایەن ژنانەوە بە هاوکاری کەسانی تر 48 حاڵەت. ئەم ئامارە گشتە ئێستا تیای ئەەکەینەوە لە هەر 8 ساڵەکەی ڕابردووە لە 2014 تا ئێستا 2014 409 سکاڵا خۆکشتن 65 خۆکشتنی پیاوان لەلایەن ژنانەوە بە هاوکاری کەسانی تر 5 حاڵەت. ساڵی 2015 526 خۆکشتن 69 کوشتنی پیاوان 6 حاڵەت. 2016 583 حاڵەتی خۆکشتن 7 کوشتنی پیاوان 8. 2017 614 خۆکشتن 74 کوشتنی پیاوان 5. 2018 558 115 حاڵەتی خۆکشتن 5 حاڵەت بە هاوکاری کەسانی تر. 2019 545
سکاڵا خۆکوشتن 84 خۆکوشتنی پیاوان 5 حاڵەت 2020 553 لەو یەک حاڵەت خۆکوشتن 8 حاڵەتی کوشتنی پیاوان لەلایەن ژنانە بە هاوکاری کەسانی کرد 2021 521 حاڵەت خۆکوشتن 68 و کوشتنی پیاوان 6 حاڵەت لەلایەن ژنانە بە هاوکاری کەسانی کرد. مامۆستا فراد زووە بە عەرەبی ئاماری ساڵی 2021 بڵاو بکاتەوە. بسم الله الرحمن الرحيم. نرحب بكم في اتحاد رجال كردستان مكتب السكرتارية. الموضوع أحصاء أعمال العنف الأسري ضد الرجال لسنة 2021 استنادا إلى تقرير لجنة المتابعة وتسجيل القضايا التابعة لمنظمة رجال كردستان بتاريخ 1/1/2021 إلى يوم 31/12/2021. وحسب تقرير لجنة تسجيل الشكاوى والعنف تم تسجيل 521 نوع من الشكاوى، والإحصائية تفيد بأن انتحار الرجال في إقليم كردستان بلغت 68 حادثة، وقتل الرجال من قبل النساء وبمعاونة أشخاص آخرين بلغت 6 حالات. وأنواع الشكاوى والعنف هي حسب التصنيف التالي: أولا طرد الرجال المسنين 31 حالة، الخيانة الزوجية 47 حالة، العنف الجسدي 8 حالات، تدخل أهل الأسر في حياة الزوجية 199 حالة، الضغط النفسي والجنسي 11 حالة، الاستيلاء على الراتب 6 حالات، الاستيلاء على الأطفال أو حرمان الأب من رؤية طفله 219 حالة. وإحصاء حوادث انتحار الرجال في عموم كردستان والمقسمة على المحافظات كانت كالآتي: أولا محافظة أربيل والمناطق التابعة لها 24 حالة، محافظة السليمانية والمناطق التابعة لها 28 حالة، محافظة دهوك 9 حالات، محافظة كركوك 5 حالات، محافظة حلبجة حالتان. شكرا. هاوڕێنجاز سەرێکتان هەیە لە خزمەتتانە؟ بەڵێ. شاری سلەیمانیە ئیستەخۆڵی دەستدرێژێکی سێکسی بەرامبەر پیاوان نادەزوتی سێکسی نییە، بەڵام کێل لە ڕێی سۆسیال میدیاوە کۆمەڵێک پەیابوون کە بە ناوی عنف و خۆشەویستی وەستە ژیانی کەسێکەوە و سەرەکەی بەداخۆ کۆمەڵێک گرتەی پێی دەکات، دوایی گرتەکە بەرامبەر بە پارە پێی ئەفرۆشێتەوە یا ئیهانەیەکات. هەماهەنگیەوە لەگەڵ ڕێکخراوەکانی ژنانەوە ڕێکخراوەکە داگۆتی لە مافی ژنانەکە هەماهەنگیەوە چییە بۆ شاردنەوەی کۆمەڵگا هەم ژنانە پێوە هاوکارێکی باشمان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنانە، چونکە ئێمە بەتەنیا ناتوانین کەشە خەزانەکان کەم بکەینەوە و ئەوانیش ناتوانن، بۆیە تێگەیشتن و تێگەیشتن و کاری هاوبەشمان هەبوو لە ساڵی ڕابردووە و ئومێدەواری کە بەردەوامتر بێت لە ساڵی داهاتووە. بەڕێستان کۆچمانەوەی نانیان بەرێو ئامادانە.